خۆ خەریکی چی بێ؟ بەخوا من عەقڵم بێ یا ئەوە تا مزەکەرا دەنووسێتەوە یا حسابی قانزاجەکەی حانوو دەکا. وەڵا ئەوانە هیچی نییە. چیە؟ مەشغوڵی شتێکی کەیە. شتێکی تێ؟ هەریەوە ئێوە بۆ لە چەنە باز و فزولی؟ ئای نابێ بزانین خەریکی چی کاک مڕاقب؟ نەخێر نابێ ئیمێڵەکەی نووسم بۆ هەتیوەی برام و تەواو. ئەرێ برا خاسەکەم تێم ناگەیەنن ئێمە یعنی چی؟ دەم خۆشکاک زاید پرسیارێکی جوان بوو. گوێ بگرن. ئیمێڵ یعنی بۆڵە ئەلکترۆنیەکانی هاو وڵاتی لێرە و لە خاریج. کە گوایە مرۆڤی کورد لێرە خەریکە لە برسا چاوێتی خەریکە لە برسا ڕای دەرێت. ناخێرەوەی من وانە من بەم ئیمێلەکانی کە بە درۆخەمەوە. لۆ چما ئەحا ئیمێل دەتانی ئیمێلەشیدی بە درۆ بخاتەوە؟ توانێ بەڵام کاعمەر من ئومنێتێکی کەم هەیە. تۆ ئومنێتی ئەوە هەیە 2 نەفەر شیلاوەک لە یەک کاتا بخۆی. ناوە ئومنێتی فکریەوە. من ئومنێتێکی کەم هەیە ئەمەوێ عیلمی ئەحیا تەواو بکەم. دانیشە باسی ئەحیا هەرنەکەی ئەسەمی سەر گوێ لێبێ لە داخی تۆ لە منهەجا هەرنایهێڵێت. باشە مڕاقب سەبەب چی وا تۆ دڵت چۆ بە ئەحیا؟ ئەوە با من وەڵامە بەمەوە چونکە ماڵی باوکی دەوڵەمەنن. نابابە عەفوو فەرموو تۆ لێ نازانی. با بۆتان شەرحکەم من بۆیە ئەمەوێ عیلمی ئەحیا تەواو بکەم و دوایی کە تەخەڕوجم کردو بە 1000 واسطە لە وەزارەتی ئەوقاف بمکەن بە خەبیر. واش چی ئانی بڕوا ناکەن؟ هەرە وەڵا گاڵتەمان لێ بۆ قسێ و ئەرە وەڵا کاک مڕاقب نەگاڵتە قەشمەریش. بۆ قەش ئاخر کوڕی باوکم خەریجی عیلمی ئەحیا چ پەیوەندێکەیە بە وەزارەتی ئەوقافەوە کاکە؟ ئەی خریجی کیمیا چی عیلاقی هەیە بە وەزارەتی داراییەوە؟ ئەویش علاقەی ڕەنگە تاریخی بێ چونکە یەکەم جار فینیقیەکان کیمیایان خستە ناو ئیمتیحانی بە کلۆریەوە. ئەنجا ئەوە چییە؟ ئێمە مهمترینەوە. من خۆم شخصیان خزمێکم هەیە لە سعا 8:30 تا 11 لە خوێنی باڵا خوێنێ. لە 11 و چارەگیشەوە بە عەمری خواوێ بە مامۆسای خوێنی باڵا. یعنی هەم تەلەبەیە و هەم مامۆستا؟ بەڵێ دەستیشی خۆش بێ و بە هەوەسیش. دەکەواتە قوربانت بم سەرەفراز هەم خوێندکاری هەم ئوستاز لە گوڵزاری شیعر و گۆرانی درینگ 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 تەحا لەمەسا تەحا و پفی گەرەک نییە کاکە عومەر من لە دێگەی خۆمانە فەقەیەک شکەوەم بەیانیان جسمی عەما بە مناڵەکان ئەڵێتەوە و شەوێش دوای نوێژی خەوتان خۆی ئەچێ لە مزگەوتەکە لای مەلا ئەخوێنێ فلف دەکەواتە کاکە با من پێتان جۆ بگرن لەمەوە بۆمان دەرکە و کە عیلمی جامیعە و عیلمی حوجرە ئەمەنیان فەرق نییە. ئاحەچە نەباز مەکتەبەکەی میسەر شوێنە بەتاڵەکەی ڕێبواری بێسەر و شوێن. ئای بە قوربانی بێرێ وەڵا ها لۆ لە هەم کۆلەی دەقڕێنی. ئەرێ بەڕاست جەماعەت ئەو جووتە چیان کرد هەر نهاتنەوە. خەتای ڕێبوار نییە خەتای سەباحە ئەو سەباحە بینێری بۆ جامولکێ ئەو 6 سەعاتی پێچێ. ئەنجاوەرە خوا نەخواسە بینێری ئەڤالۆنێکە بۆ بێنێ. بۆچی؟ چون ئەڤەلۆن بێنن مڕاقب. بۆچی؟ یعنی نەزانیوە؟ ئاخ دەستی شکاوم نەمکرد بڵێم سەباحجان یەکێکیش بۆ من پەیاکە. لۆ چما ئەڤەلۆنت دەوێ؟ کۆرە نا بۆ خۆمم گەرەک نییە بۆ ئەو ژن خوشکەمە بەبێ ئەڤەلۆن ئیدارە ناکە. های چۆرایمدایە کاکسم کۆ ئەڤالۆنی لێ بۆ بە دەرزی گورچیلە. هەی چییە کاکە برا؟ ئەزانی چییە کاکسم کۆ؟ بەڵێ ئاخر مۆدێلی سیارێ ئەی جا پێم ناڵێ سەباح و ڕێبوار پارەی ئەو جۆرە سیارانان لەکوێ بوو برا؟ زۆر هەرزانە کاکسم کۆ چەند دەیەلۆت بینم. نا کاک زاید تۆ لێی نازایی شارەزاژنی خۆم بۆ یێنم بێنە کاکسم کۆ دەفتەرێکم بەرێ بزانە لە وعدەی 2 سەعاتە 5 ئەڤەلۆنە بۆ ڕیز دەکەم دەبێنە دەی. چی بێنم؟ چی بڵەمێ چی دەبێت؟ دەفتەرێ دۆلار. کاکەجان هێواش نەک میستەر پێ بزانێ. جابا پێ بزانێ مستەر عیلاقی چیە بەسەرەوە؟ چۆن عیلاقی چیە بەسەرەوە؟ وەڵڵاهی ئەگەر پێی بزانێکەوە تەلەبە خەریکی ئەو بەزمەیە سەعاتەن فەسڵێکە. کوورە بابە ئێوەڵی لە گوێی گانووسون میستەری چیتانە بە سزمانە خۆی کەوتۆتە غەرغەرە و خەریکن لای ئەبن. باشەوە ئەگەر مستەر لابرن چییە خەنە شوێنی؟ من نەزانم کێ؟ مستەرێکی دەیاخواکەواتە لای نەبن. لا ئاقل
بەس نییە لەگەڵیان ڕاهاتوین دەکەواتە مادەم لەگەڵی ڕاهاتونەوە فەقیرە خۆشی هات هاستن ڕۆژتان باش ڕۆژ باش مستەری دانا دەست بێنە بە سەرمانە تۆ وەک شوانی بەرخۆلەی تەوازنی ئەم پۆلەی تۆ ئاوی حەیاتمانی مشتری زەرعاتمانی ئێمە کوێر و تۆ گۆچان نەو هێز ببین بە چیچان ئافرەن دەستان خۆش بێ ئەی عەبدوڵڵا تۆ بۆ شیعرێکە بەسەرا هەڵنەیە وەڵام میستەر جان من شعری بەسەرا هەڵنایام من بە تەمام ڕۆمانێکی لەسەر بنووسم ئەی تۆ حکمە تۆ شیعرین هەر نەبوو میستەر جان وەڵی منیش لە خۆشیانە قسم بۆ ناکرێ یعنی زۆرم پێخۆشە بڕواکە ئەسڵی ئیمشۆ خەوم پێوە بینیوی یەک خەوی زۆر خۆش ئەگەر بۆ بژێرمەوە لە چوار دەرسا ئیفامەکەی دانیشن ئەوە خوا بە خێری بجێڕێ خۆشم ئیمشەو لە خەوما خەوێکی زۆر سەیرم بینی میستەر جان خەوەکە ترسناک بوو ترسناک نەبوو بەڵام هەچەند بیرەکەمەوە لی تێناگەم نازام چۆن مستەر تۆ بۆ منی بگەڕەوە ئێستا بۆ لێگەیەمەوە لە خەوش دەزانم جا عومەر لە خەوەکەما ئەم ناوە بوو بە شانی شەریف پاک و تەمیز خەڵکەکەی مرتاح ڕێک و پێک ئەنجا کوشتن و بڕین نەمابوو دز و درۆزن نەمابوو هیچ شتێک نەمابوو یعنی دز و درۆزن نەمابوو نەشکر نەمابوو عەبدوڵڵا داوەڵات زوو درۆزن نامێنێ بێ خڕ مەکتەبەکە داخی جا تو شەرەف ئەوە خەوە 1 ملیۆن خەوی وا بینم هەر ناشی ژێرمەوە جەمیل بەبێ ئەو خەوەش خۆم نیازم هەبوو دەستێک بە سنفەکە بێنم عیب نەبێ میستەر جان بەچی دەسی پیا بێنی بە بەرنامە یاخوا ئەو جادرێ کۆرە چت دەوێت گۆپارەکی ئەلکترۆنی دەوەڵی قەت من بۆ دوعاە ناڵم ئامین چونکە من ئەم مستەرە بزانم هیچ بەرنامەیەکی نییە چۆن بە چیە ئەزانی بەرنامەم نییە ناموبارەک ها ئەمە نەزان بەوەیە ئەزانێ ئێمە چی دەفتەر و کتێبمانەیە لێمان دزرا تۆر بە خەیاڵتان ناو تۆر خەیاڵ لای نەوتەکەی حانوتەوە قفلی لێبێت ناحەقم مەگرە ڕۆڵە مراقی ئەزانی بۆ نەوت خەتەرە وتم نەخوا نەخواستە مناڵێک یەکێکی نەفام ئاگرێکی پێوە بنێوە ئەوەیە مشکلەکە مراقیب ئێمە ئاگامان لە خۆمان نیە و مستەرە چەند دڵسۆزمانە ئەی چۆن ئێوە ئاگاتان لە خۆتان نیە و نازانن کە من چەنێ دڵسۆستانم من دەکەواتە میستەر جان دەرسەکەمان پێ بڵێ ئاخر عومەر ڕۆڵە نابێ ئەو دوو تلفە بێنەوە سەباح و ڕێبوار یعنی تاریخی ئەم سنفە بۆسێ تا بە ملیشکانە دوانێنەوە ئێوە زۆر سەیرن قەیچێکە چاوەڕێیان بکەن گوناحن ئەژین ئەزانیشی دوایی پێتان ناگەنەوە دوانکەون بەچی ناگەنەوە میستەر خۆمان لە دوای دواوەی بابە تەحەمولتان بێت دەدەقە سەبر بگرن با بێنەوە بزانن چیان بەسەریە میستەر جان بەس قوربانە بم بە ساخم 10 دەقیقە زۆرە لە ڕای خوا ئەها من لە پێناوی تەلەبەی ڕێک و بێک و کوڕی باشە نەک 10 دەقیقە ئەتوانم ساڵێکی چاوەڕێیان بکەم ئاخر میستەر جان ئەوان نەتەلەبەی لێ قەوماون نەڕەفیقی باشیشن هیچیان لێ نەقەوماوە مستەر جان ڕۆیون تاڵانی بێرن پیپ 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 چی بەجددیتە ئەرێ مراقب ڕازەکە ئەو دوانە چوون بۆ تاڵانی وەڵی برا من هیچ ئاگام لێ نێوە قشمینە بەسەرەوە درۆ مەکە شت هەیە لەم سنفا بکرێت و جەناب ئاگای لێ نەبێت هەی ئاگری بنکە درۆ مەکە آخر مستەر جانەوە ئیشی ناوسنم نییە ئەوە چالاکی دەرەوەی بۆلە دەی بەسە دەی یەڵە کتێب شتەکانتان دەرکەن دەی کتێب و شتیشی میستەر هیچ شتێ نەماوە منهەج نەماوە کتێبی چی دەکەیت تەماشای ئەم قەلەمونە ناکەیت چۆن منهەج نەماوە یعنی معقولە من منهەجم نەبێت نانا مستەر ئەزانی تۆ منهەج هەیە بەڵام دەرسی نینمان بۆ شەرەکە ڕێخستن ڕێخستنی حیزبایەتی و ئەمەین وانە و ئیتر بۆ پێشەوە نا میستەر جان ڕێخستنی جادە و وڵات و دائیرە ئەو شتانە جارێ زووە ئەوەیان عومەر جارێ ئەوە زووە بۆ ئەوە بەڵام ئێستا دەرزێکی زۆر مهمتان پێڵێم دەرسی قائد
بێدەنگ بوو نەبێ ئەقڵن زەرەرەکەن زەرەر چونکە دەرزی قاعید زۆر مهمە دەوەڵی میسەرجان پێ ناخۆش نەبێت دوو لە ڕووی جەنابێ دوو لە ڕووی جەنابێ ئەو دەرسە نەموهیممە و نەعیلمیشە واللهی ڕازەکان مستەر تۆ ناڵی دەرسی قیادە مهمە و عیلمیە با ئەی نابێت شەرت و شوروتی تیابێت تایەتی چۆن تیانە بە قسەی چییە بە قسەی عیلم بە قسەی تەعریق بە قسەی منطق بە قسەی خەبات ئەی کەواتە بۆچن لەم لالا گەڕێن زەلامێ بێنن لێوێ داینێن ئەزانی بۆ چونکە ئەو زەلامەی کە جەنابی ئەڵێ ئەیێنن ئەوە ئاگای لە مەحمووی بێزەواڵ نییە ئاگای لە ئاگای لە کاک مەحمووی